بەناوی خوا بەڕێزان بەخێر بێن. دیارە لە ماوەی مانگی ڕابردوودا لایەن هێزەکانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی گەرمیان بەگشتی و یاریدەرێتی و معاونەتەکانی سەر بە بەڕێوەبەرایەتیمان توانراوە کۆمەڵێک چالاکی ئەنجام بدرێت. دیارە لەو چوارچێوەیەدا لە ماوەی مانگی ڕابردوودا لایەن هێزەکانمانەوە توانراوە 17 کەس بە تۆمەتی بەکارهێنان و کڕین و فرۆشتن واتە بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان دەستگیر بکرێت. ئەو 17 کەسە 12 کەسیان لەلایەن هێزەکانمان لە یاریدەری ئاسایشی کەلار بەشی مادە هۆشبەرەکانەوە دەستگیر کراون. 3 کەسیان تۆمەتی کڕین و فرۆشتن بە پێی مادەی 26 مادە هۆشبەرەکان دەستگیر کراون و دانیان بە تاوانەکانیان داناوە کەوا کڕین و فرۆشتن بە مادە هۆشبەرەکانەوە دەکەن. ئەوەی لەلایەن یاریدەری ئاسایشی کەلارەوە هەروەها 8 کەسی تریش هەر لەلایەن یاریدەری ئاسایشی کەلارەوە دەستگیر کراوە. ئەمانە بەکارهێنەری مادەی هۆشبەرون بە پێی مادەی 30 مادە هۆشبەرەکان ڕاگیراون و لێکۆڵین و لەگەڵیانە بەردەوام و دانیان بە تاوانەکەیان داناوە کەوا بەکارهێنەری مادەی هۆشبەرن. هەروەها کەسێکی تریش کە پێشتر فەرمانی دەستگیرکردنی هەبووە لە ماوەی ڕابردوودا ئێستا لەلایەن هێزەکانمان لە یاریدەری ئاسایشی کەلار دەستگیر کراون. ئەوەی جێ ئاماژە پێکردنە لەلایەن هێزەکانمان لە بەڕێوەبەرایەتیش بنکەی ئاسایشی پەروێستخان دوو هاوڵاتی بەڕێگەز ئێرانی کە تۆمەتبارن بە بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیر کراون. کەسێکی تریش پێشتر فەرمانی گرتنی بۆ دەستگیر کراوە. لەلایەن هێزەکانمان لە یاریدەری ئاسایشی کفری کەسێک دەستگیر کراوە، یاریدەری ئاسایشی دەربەنیخانیش کەسێک. کۆی ئەمانە هەمویان 17 کەسن. 3 کەسیان بەکارکردن و فرۆشتن بە مادە هۆشبەرەکانەوە کردووە. ئەو 14 کەسەکەی تر بەکارهێنەری مادەی هۆشبەرن و کۆمەڵێک چەند کەسێکیشان پێشتر فەرمانی گرتنیان هەبووە. ئەوەی پێویستە زیاتر ئاماژەی پێ بکرێت لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا فەرمانی دەستگیرکردن بۆ 3 تۆمەتبار دەرکرا بە پێی مادەی 444 لەلایەن دادگای لێکۆڵینەوەی قەرەتەپەوە. 3 کەسن بە پێی مادەی 444 فەرمانی گرتنیان بۆ دەرکرا بوو بە تۆمەتی دزیکردن. دیارە بە هەماهەنگی بە تامیمکردنی ئەو فەرمانی گرتنە و گشتاندنکردنی بتوانراوە لە بە هەماهەنگی لەگەڵ ئاسایشی سلێمانیدا لەناو سلێمانیدا ئەو 3 تۆمەتبارە دەستگیر بکرێت. دواتر ڕەوانەی لای خۆمان کراونەتەوە لە ئاسایشی گەرمیان. ئەو 3 تۆمەتبارە لە کاتی لێکۆڵینەوەدا دۆسێکی ترشیان بۆ کراوەتەوە، دۆسەی بەزاندنی سنوور بە پێی یاسای پاسپۆرت کە ئەمانە سنووریان بەزاندووە. ئێستا ئەو قەزەیەشیان لەلایەن دادوەرەوە لێکۆڵینەوە لەگەڵا دەکرێت و بە پێی تایبەتمەندی دواتر بە پێی تایبەتمەندی ئەو داواکردنیان کەوا بە پێی مادەی 444 داواکرابوون ڕەنگە ڕەوانەی لایەنی تایبەتمەند بکرێنەوە. و هەروەها لە چەند ڕۆژی ڕابردوودا لایەن هێزەکانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی گەرمیانەوە توانراوە 2 تۆمەتباری بەڕێگەز عەرەب بە تۆمەتی پەیوەندی بوونیان بە گروپی تیرۆریستی داعشەوە بە پێی مادەی 2 تیرۆر دەستگیر بکرێن. ئەم 2 تۆمەتبارە هەردووکیان عەرەبن. دانەیەکیان بەڕێگەز بە ئەسڵ خەڵکی سنووری بەغدا تاجیە. ئەم کەسێکی تریشان بەڕێگەز هەر عەرەبە خەڵکی سنووری خدرانە لای قەرەتەپە. کەسێک لەمانە بە هەماهەنگی لەگەڵ هێزەکانمان لە بەڕێوەبەرایەتی ئاسایشی ڕۆژاوای سلێمانی لە سنووری چەمچەماڵ دەستگیر کراوە. ئەوەی لای ئێوەش زیاتر ڕەنگە بتانوێ باسی بکەن دەستگیرکردنی 3 کەسی تر بووە بە تۆمەتی کڕین و فرۆشتن بە مادەی ئاسەوارەوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا لایەن هێزەکانمان لە یاریدەری ئاسایشی کەلار توانراوە 3 کەس بۆ مادەیە بە پێی مادەی 44 ئاسەوار لەلایەن بەڕێز دادوەری لێکۆڵینەوەوە لێکۆڵینەوە لەگەڵدا دەکرێت دەستگیر کراون و بۆ ڕاستی و ئێستا ئەو کێشەیان لە قۆناغی لێکۆڵینەوە بۆ ئەوەی ڕاستی و دروستی ئەو کێشەیە بسەلمێنرێت.